اسم البنيا قولي والي 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 باشا چەند ساڵە ئێوە چیتان کردووە خەریکی چی بوو؟ ڕۆژە دەست بێکاڕیان مینا داخوازیە بەرزهەنیە نەمر غار بدە. سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵلقێکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هوەری و کولتوریەوە هاتوینەتەوە لاتان. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵەکانی هەفتە دەست پێ دەکەین. لە ڕێوڕسمێکدا ناوەندی شانۆیی تاڤ سێهەمین بەرهەمی هوەری خۆیان ڕاگەیاند. نزیکەی مانگێکە بۆ ئامادەکردنی شانۆیەکە ڕۆژانە چەند کات ژمێرێک ڕاهێنان دەکەن. ژماری ئەو ئەکتەرانەی کە بەشداری شانۆیەکە دەکەن 13 ئەکتەرن و بەشێکیان بۆ یەکەم جارە بەشداری کارێکی شانۆیی دەکەن. نووسین و دەرهێنانی کارە شانۆیەکە لەلایەن دێرین حامیدەوە ئامادەکراوە و کۆریۆگرافریش لەلایەن فریات حەسەنەوە ئامادەکراوە. ئەم کارێکی ئەمڕۆ ڕایەگەیەنین ئەبێ بە سێمین بەرهەمی ناوەندی شانۆی تاڤ. ناوەندی شانۆی تاڤ ناوەندێکی قازانجنەویستی تایبەت بە شانۆیە گرنگیەدا بە بەرهەمێنانی شانۆ لە بواری پراکتیک و لە بواری تیۆریە. ئەمە سێمین کارەکە ئێمە بۆ کۆم ناوەندە بەرهەمی هێنین. نزیکی یەک مانگە لە 12ەوە ئێمە ڕۆژانە بۆ 4 کاتژمێر خەریکی تمرین و ڕاهێنانین بۆ ئەم پرۆژە تازەمان بە بەشداری 13 ئەکتەر کە زۆربەی زۆریان گەنجن و زۆرێکیان بۆ یەکەمی جارە یەنە سەر شانۆ و کارەکەن لە پرۆژەیەکی دەرەوەەوە. نووسینی و دەرهێنانی کارەکە لەلایەن منەوەیە وەکو دەرهێنەر وەکو نووسەر لە ناو پرۆژەکە و کۆریۆگرافی ئیشەکەشمان لەلایەن فریات حەسەنەوەیە، چونکە ئیشەکەمان دوو بەشە، بەشێکی لەسەر جوڵەیە و بەشێکی کەشی درامیە لایەنە درامیەکەیە کە لە کۆی پرۆسەکە من خۆم وەکو دەرهێنەر سەرپەرشتیەکەم. هیوادارم بۆ سەرەتای مانگی چوار بتوانین بگەینە نمایش و ڕوبەڕووی بینەرەکانمان ببینەوە. لە سلێمانی هەر سێ گروپی هوەری باران و پرۆژەی گەنجان و ئارتناو پێشانگەیەکی شێوەکاریان لەژێر ناونیشانی ڕەنگەکان کۆ دەکەینەوە کردەوە. پێشانگەکە بە بەشداری گەنجانی هونەرمەند لە شار و شارۆچکەکانی کوردستان کرا. 150 گەنج بەشداری پێشانگەکەیان کردەوە و نزیکەی 250 تابلۆش نمایش کران. پێشانگەکەمان بە ناوی ڕەنگەکان کۆ دەکەینەوە. پێشانگەکەمان سەبارەت بۆەوە کە بتوانین هەموو گەنجانی کوردستان لە شاری خۆشەویستەکەی سلێمانیە کۆ بکەینەوە و پرۆژەکەمان بەدەمای ببینە چەند شاری شارۆچکەیەکی تریش وەکو لە پرۆژەمانە لە هەولێریشان پێشانگای عارض بکەینەوە، لە کەرکووکیش عارض بکرێت. مافی بەشداریکردن لەوحەکان کە بۆمان مەفتوح بوونەوە کەسانی کە چی ئەنێرن لەسەر چی بابەتێک تابلۆمان بۆ نێرن و ئێمە لیژنەیەکماندانا پێگەێنا بۆی کە ئەو لەوحانەی کە مستەوایەکی باشیان هەیە بەپێی لیژنەکە خۆیان قبولیکەن و بتوانن بەشدار بن لە پێشانگایەدا. مەرجی بەشداریکردنەکەیان ئەوە بوو کە بتوانن کوالیتی باش بی ئیشەکانیان و قیاسەکانیشمان سابت کردبوو. قیاسەکان 40/50 وەکو کەمتر نەبێت، بچووکتر نەبێت، بۆ قیاسی گەورەش لە مەتر بە 70 گەورەتر نەبێت. بەیەک تابلۆ بەشداریم کردووە. تابلۆکەم بە فەحم کێشاوە. تابلۆیەکی خەیاڵیە، وەکو ئەوەی کە چۆن کەسێک مەسەلەن چاوی بە شێوەیەک شتەکان ببینێ، شتەکانی لێ تێکەڵ بێ، بەو شێوەیە تابلۆکەم کێشاوە و ئەم پێشانگەیانە زۆر گرنگە بەڕاستی بۆ ئێمە. مەسەلەن من کە کەسێکم ئەکادیمی نیم
کەسێکم ئەکادیمی نیم و لە هیچ شوێنەکانم خوێنووە تابلۆیەکە کێشم لە ماڵەوە شتێکی باشەکە بیانم نمایشی کەم لە شوێنێکی ئاوایە بۆی بینەر بیبینێت و کتێبی بیرەوەریەکانی ڕەنجی فەرهادەکان لە نووسینی دکتۆر هەژار عوسمان لە ڕێوڕسمێکدا و بە ئامادەبوونی بەشێک لە نووسەر و کەسایەتیە دیارەکانی شاری سلێمانی خرایە بەردیدی خوێنەران. کتێبی ڕەنجی فەرهادەکان باس لە یادەوەریەکانی نووسەر دەکات کە وەک پزیشکێک لە خەبات و شۆڕشەکانی کورددا ڕۆڵی بینیوە. من ئەمڕۆ لەم کۆڕەدا هەوڵێم کتێبەکەم بناسیێنم بە خوێنەران. کتێبەکەم ناوی ڕەنجی فەرهادەکانە. ئەمە کتێبی بیرەوەری ژیانی منە کە من چۆن کاتێکە دکتۆر بووم لە سلێمانی ئیتر دوای ئەوەی نزیکی ساڵێک دکتۆریم کرد کە تازە لە زانکۆ دەرچوو بووم بە پێشمەرگە لە ڕیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و لە کتێبەکەما باسی ئەو سەردەمەم کردووە کە خۆم پێشمەرگە بووم جگەلەوە باسی ئەوشم کردووە کە من چۆن هاتمە جیهانی سیاسەتەوە. اینجا جگەلەوە زۆر کتێبەکەی من نزیکی ئەتوانم بڵێم یعنی دابەشم کردو بە زۆر تایتڵی بچوو بۆ ئەوەی خوێنەر بێزار نەبێ و فعلەن بێزار نابێت لە تایتڵێکەوە بۆ تایتڵێکی تر و زۆر باسی کۆمەڵایەتیم کردووە، باسی کێشە کۆمەڵایەتەکانم کردو، باسی کێشە دەرونیەکانم کردو چکە من خۆم دوایە کە چوومە ئەڵمانیا بووم بە یعنی دکتۆرام هێنا لە دەروونناسیە من پزیشکی پسپۆڕی دەرونیم لەبەرەوە ئەو ئەزمونانەی کە لە ئەڵمانیا وەرم گرت بوو هەمووی کە پیاچوومەتەوە بە ژیانم لە کاتی پێشمەرگایەتیە باسی ئەوانم کردو زۆر لە دیدی دەرونیەوە. شهيدة وشهيدي جنامري هذا اسمه كم نية شانۆگەری وڵاتەکەم لە دەرهێنانی نەوزادی شانۆکار و لە نمایشی ساڕێژ ئەڤینی و نەوزادی شانۆ لە شارەدەی تەقتەق نمایش کرا. شانۆیەکە دەقێکی شانۆیی محەممەد ماغوتە و نەوزادی شانۆ تێ هەڵکێشی واقعی سیاسی و کۆمەڵایەتی ئەمڕۆی کردووە و لە هۆڵی شەهید عەبدولڕەزاق لە تەقتەق نمایش کرا. ئەمڕۆ ئەمە وەک گروپی شانۆی شارێ لە شاری کوێەوە میوانداریکردیان لەلایەن بەشی ڕۆشنبیری و هوەری شاری تەقتەقی خۆشەویست. دیارە نمایشی شانۆیی وڵاتەکەم لە نووسینی نووسەری بەتوانای عەرەب محەممەد ماغوتە و هەروەها کاک نەوزاد شانۆ بەشێک لە شانۆگەریەکەی لە دەقەکەی مەبەستم ئیخراج کرد و کاری دەرهێنانی بۆ کرد. شانۆگەریەکە ناوڕۆکەکەی بریتە لە باسکردنی کێشە و گیر و گرفتی خەڵک بە شێوەی گشتی، هەروەها ئەو کەم تەرخەمی و ئەو نوقسانانەی کە لە بەڕێوەبردننی هەیکەلی ئیداری حکوومەتدا هەیە و توانیمان پێشکەشکەین ئیتر باش و خراپی ئەوە دەکەوێتە سەر بینەری خۆشەویست. شانۆی وڵاتەکەم ئەمڕۆ توانیمە لە شاری تەقتەق نمایشکەین لە نووسینی محەممەد ماغوت کە چەند ساڵێک بەژێستان نووسیەتی و لە زۆربەی شوێن لە وڵاتانی عەرەبی هەم لە ناو کوردستان نمایش کراوە. لە ئێستا خەڵک بێتاقەتە تۆ ئەبێ شتێک بکەیت چۆن بینەر بێنێەوە هۆڵ بینەر ئاش بکەیەوە لە ڕێگەی ئیشەکانەوە جا ئایا ئەویشا چۆن با بڵێن بانگەشەی بۆ یەکەی بتانی خەڵکێکی باش بینەرێکی باش ئامادە بێ لە هۆڵەکە ئەویش لە ڕێگای کۆمیدیا یاخود تراژدە یاخود هەردووکی تێکەڵکێش بکەیت بۆی شەکە جوان بێ و بینەر
لە ئاستێکی باشا بێ بۆ نمایشەکە و ستافەکە. ئەحمەد شنگالی لەسەر دەستی براکەی فێری میوزیک و گۆرانی وتن بووە. ئەو گرنگێکی زۆر بە گۆرانی فۆلکلۆریەکانی چیای شنگال دەدات، ئەوەش بە مەبەستی پاراستنی کولتوری ئێزدیەکانە. ئەو داوا لە گۆرانی بێژانی ناوچەکە دەکات کە ئەو گۆرانیانە هەڵبژێرن پێویستە پەیوەندی بە ڕوودا و مێژوویەکانەوە هەبێت. ئەو فەراتە ئەو فەراتی بێلایە بێ لە چووکە شەوتری بواری شامێ عشقەما دلێ من و تەرەف خۆدەتێ دەبغڵە وڵە دلۆ ڕاستی ساڵێت هەشتیە مدە سبسترانێ کرد مامۆستای مژی برای من کەریم شنگالی بوو دوی وەختیدا ئەوە چوو داوەتە من گوێ خۆداوی مرێکە هوەری کرد. سترانێمە گوتین ئەو سترانیمە فلکلۆرن بتر فلکلۆری کەبنی شنگالیە ما گەرەک ستران گوتن و ئەو سترانژی ینی مە پاراستن حتا وی وەختی و وندانە بن چیای شنگالی و سترانە مە وندانە بێ مەقامی مە وندانە بن هەر سترانی فلکلۆریت کەبن. بەهارەوان شڤانە پەس بێرە بێرە بەهارەوان شڤانە پەس بێرە بێرە سەربێل بە هەلەزە بن بێر بکەنێرە میدی دۆستەکەم نەڕوونشتی سەری بێ لە بدەستا پەس دۆشایە بە هیچگا پێزبەت گێرە بچاوا چاو لە هێرە بەبرها ئیشارە دەگە کوڕکۆ شڤان و دۆمەگێت وەرە هێرە سینگ و بەر و بەدەنێ مڕەندەری حانێ نەبوونە میناکانی کۆرگێ زۆزانێ سەرحەتێ ئاوال سەرفەشەکە تەمان پێبەتێتم پێل بپێلە هەگەر مرۆقمە گەژوێ ئاوێ بدێ کا لە مێرەکی هەفتی ساڵی ئیختیاری بگۆ پالی برێ بە هەرێ مرۆ هێوی دکە خۆشترش دوو پێرە گەلەکی بەری پەیامە بەریش هونەرمەندێمە شنگالێرە و شەبابێ مەدوێ گاوێرە ئەز سڵاوێمش هەموو کارۆ مرێ زۆ احترام بۆ هەموو کا هەیە مەدوێتەکە تشتە گوتن تشتێکی بنەجیح بێ محاوەرەی بکەن هەندی شوان بێت سترانەوان بەرەسترانەکە ئەسەر تشتێکی بووی سەر حەدەسەکی بێ یعنی نە هەمی سترانێ دووفی وەختی بچن و سترانێت خۆ بنەجیح بیژن ینی کەریماژێ نەبرن هەکە فلکلۆر گوتن ئەوکە سترانە خۆ گوتن خوا ئەو تایبەتی ئەوانە لۆی لۆی دەلال لۆی لۆی دەلال لۆی لۆی دەلال لۆی لۆی دەلال بنێرن من و فێ بەلایە ئەفە سەری سێ ڕۆژێ خۆدە خەڵکێ منێ دەلالش دەردەڤینیە بخۆدێ وێ کەتێشت و تایێ هونێ ڕابن بەرانەکی بخێر بکوژن قاسدەکی بشینن باژارێ بەغدایێ بەرتەکیا شێخ عەبدەڵقادرێ گەیلانیش خەڵکێ منێ دەلال ڕەبکێ دووباری دوعایێ دەبەلکی ڕەبێ تەعالی الباند الهەوا ای مبالغه بس حتی 600 سترانی ئەسکارم بیژم سترانی مژیل کۆچک و دیوانە مگوتینەوە و پاداوەتاژە مستەمەرە زل داوەتامە ستران منێت تایبەتجی حتا ینی ئێمە بخۆژی باوەڕکم خەڵ پێنجی سترانی تقریبن هەیە ئێمە خۆ تایبەتن و هەمووکێت مامۆستا کەریم شنگالی ئیبراهیم من اسمل بنيا قولي والي 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 ورور غيدا سلال دنيا قولي غيدا مني
كنك بقول غيدا مني شر مدياد وطول غيدا مني دست خب دست مدا غيدا مني عستو هفدا برفين غيدا مني باب سرايا اسطنبول وايل من كاني برخيم هاواربانی خێڵان لە ساڵی 1984ەوە تا ئێستا پێشمەرگە بووە. لە سەردەمی شاخدا بە بەمۆ چاوشین ناسرا بوو. هەموو بەسەرهات و چیرۆکە تراژیدیایەکانی سەردەمی پێشمەرگایەتی لە دووتوێی کتێبێکدا کۆ کردوتەوە و لە ساڵی 2021دا بە چاپ گەێنراوە. کتێبەکە بە ناوی لەگەڵ خۆر ئاوا نەبووین. 200 لاپەڕێ و لەم چاوپێکەوتنەدا زیاتر باسی دەکات. من هاوار عەبدولقادر فارس لە شاخ بەمۆ چاوشین بووم لە ڕێگەی نووسین و تۆڕە کۆمەڵایەتیەکان نازناوی خۆم بە ناوی گوندەکەمەوە هاواربانی خێڵانی وە کتێبەکەیشم هەر بە ناوی هاواربانی خێڵانی وە لە چاپداوە. ئەلبەتە من لە مێژە دەمەوێ کۆمەڵێک چیرۆکی تراژیدیا لە سەردەمی شاخە بوو بیان نووسمەوە، بەڵام لە ئەنجامی کێشمە کێشم و کۆمەڵێک معاناتی جۆرا و جۆر دەبوون بە بەربەست بۆم نەمدەتوانی شتێکی ئاوا بکەم، بەڵام ئیدی تەمەنەکەیش بۆ خۆتان دەزانن تەمەنەکەش سەر دەکەوێت، بۆیە هەوڵمدا هیچ نەبێ سەرەتا وەک ئەزمونێک لە ژیانی خۆم کۆمەڵێک چیرۆکی تراژیدیا لە چوارچێوەی ئەم بەرگەدا کە هەمووی چیرۆکەکان واقعین و تامەکانیش هەمووی هەر واقعیە نەگەڕاومەتەوە بۆ خەیاڵ. ئەم چیرۆکانە وەک مێژوویەک وایە دەمێنێتەوە لە هەموو ماڵێکدا بۆ نەوەکان بۆ ئەوەی ئەم چیرۆکانە و ئیشەڵا ئەگەر توانیم کۆمەڵێکی کە لەم کتێبە بگەێنمەوە بە چاپ هەوڵ دەدەم لە ئایندەدا کۆمەڵێک چیرۆکی تریش کە دەستم بۆ نەبردووە ئەوانەش لە چوارچێوەی کتێبێکدا کۆیان بکەمەوە و بیخەمە بەردەستی خوێنەرە. پێنج-شەش چیرۆکەکان تراژیدیان حەقیقەت چیرۆکەکان، بەڵام چیرۆکێکی داستانی خواکوڕ لە ڕاستیە زیاتر پەلکێشی کردم بۆ ئەوەی بە زوویی ئەم کتێبە بگەێنمە چاپ. ئەم کتێبە لەگەڵ خۆر ئاوان نەبووین، خۆم خاوەنددارێتی ئەم کتێبەم کردووە، لەگەڵ خۆر ئاوان نەبووین، خەڵکێک بۆ لەگەڵ خۆر ئاوان نەبووین. ئێمە ئەو هەموو موەسات و ئەو هەموو چەرمەسەریە لە تەمەنی منداڵیمەوە هەتا گەورەیم بەسەرمانەهات، ئێمە هەر ماین و خۆر هەر ئاوا دەبوو، ئێمە لەگەڵ خۆر هەر ئاوان نەبووین، بۆیە ئەم ناوەم لێناوە. من بە هەموو خەڵک دەڵێم و ئەو تێکۆشەرە دیێرینانەش
کە تەمەنیان ماوە هێشتا بەرگەی ئەوە دەگرێت بتوانن ئەو چیرۆکانەی کە هێشتویانەتەوە لە ناو دڵیاندا لە وەک من گوێ بەوە نەدەن هەڵی تێدایە گوێ بەوە نەدەن کە مەسەلەن کەم و کورتی هەموو شتێک بێ کەم و کوڕی نابێ بتوانن لە کتێبێکی لەم جۆرەدا چیرۆکەکان بگەێنە بەر دەستی خوێنەر بۆ ئەوەی نەوەکانی ئایندەمان لە مێژووی میلەتەکەمان تێبگەن بزان ئێمە بەچی قۆناغێکدا ئێمە ئەو سەختیانەمان بڕی. مێژووی 100 ساڵی کورد لە فیلمێکی دۆکمەنتاریدا دەگێڕدرێتەوە و لە ڕێگەی ئەسپەوە چیرۆکەکان پیشان دەدرێتەوە. ئەمەش وەک نیشانەیەک بۆ ئازایەتی و بەتوانایی کورد. فیلمەکە بەناوی وڵاتی منە و ئەحمەد زاویتەیی نووسەری فیلمەکەیە. بەڕێوەبردننی فیلمەکەش لەلایەن فکری بەڕۆژیەوە ئەنجام درراوە. لە فیلمەکەدا لە ڕێگەی شەعر و ئاواز و گۆرانی کوردیەوە بە 28 خولەک چیرۆکەکان باس دەکرێت. دۆکمنتەری وڵاتی من گەڕانەوەی مێژووی 100 ساڵەی کووردە بە داگیرکردنی خاکی و گەڕانەوەی شۆڕش و بەرگریگەلی کورد. لێرەدا ئەسب کراوە بە کاراکتەری سەرەکی وەکو ڕەمزێک بۆ گێڕانەوەی سەختیەکان و بربەستەکانی میلەتێک. ئەحمەد زاوێتی نووسەری فیلمەکە دەڵێت ئامانجمان بوو بە شێوازێکی نوێ قۆناغەکانی مێژووی میلەتێک بگێڕینەوە. حەسب دەربڕینە لە مێژووی 100 ساڵی کوردی لە قۆناغە جیاجیەکان لە داباشکردن و داگیرکردنی کوردستان تا سەرکەوتن. طبعا بەرهەنگاری و ناڕازیبوون و بەرهەنگاری دوایی شۆڕش لە پاش شۆڕش ئاستانگەکان دوایی سەرکەوتن. مێژووی 100 ساڵی کوردی لە ستایلێکی نوێ لە کارکتەری سەرەکی حەسب وڵاتی من هەی وڵاتۆ. بەرهەمهێنەرانی فیلمی وڵاتی من سوودیان لە سروشتی کوردستان و دیمەنی بەفربینیوە و هەوڵ و توانای هونەریان بەکار خستووە تا بە جوانترین و دڵڕەفێنترین شێوە دیمەنەکانی کوردستان تۆمار بکەن. نووسینەوە و ئامادەکاریەکانی فیلمی وڵاتی من زیاتر لە 1 ساڵی ویستووە. تێیدا هونەرمەند و نووسەر و کەسایەتی هەر 4 پارچەی کوردستان بەشداریان کردووە. لێ نە ناو و نە ئالا دوێ جوواکێدە نینە. ئاستان geleken li projeyê sinemayî hunerî de û art da her çar parça Kurdistanê bejdar bûn. Bejdarbînawa helbet bo rêzgirtinekê bû li ser xak û niştîmana Kurdistanê. Ne ew bo ku plan û projeka ticariye hatiye kirin. Ew kesê ku bejdar bû Hekîm û Kawa û Beser, Firmêsk û Hesen Şerîf wekû karakterê film xweşewîstî hatin. Dizanî û diviyan ku bejdarî projeyê bin ku hest û خوشەویستیا خۆ بۆ ملت و gelê xۆ nîşe bidin. Ku çawa em me pêçê bîdem evê parçê ku azad e destê me de em biparêzîn û wekî gulekî çavê xwe bideyne. Ew bû sextiya wê jiya hey. Wekî bêjin serma qut fîlmê da diyar û klîpê da diyar û kurta fîlma muzîkal ra diyar rastî zehmetiya xwe hey. Vêce cemaat gelek pêvemandî bûn. Ez têre de spasiya hemiyatiyem rastî. Her çem min navê hindeka qeyelî ji bîr jî kiribî. ڕۆژە دەست پێکاریان مینا داخوازیە بەرزانیە نەمر غار بدە. بەری داوی لە تۆزا دوو هەست پێ شێخ عەبدوسەلام و شێخ ئەحمەد بێ
لە دۆکمنتاریەکەدا هەوڵدراوە چیرۆکە مێژوویەکان بە شێوازێکی نوێ و لە ڕێگەی شەعر و میوزیک و گۆرانی بگێڕدرێتەوە. فیلمەکە لە شێوەی ئۆپەرەیتێکی مەیدانی بەرهەم هاتووە و ماوەکەی 28 خولەکە و بەشداری لە چەندین فستیڤاڵی سینەمایی کردووە. ئێدی بەرزان بوو مەیدانە غارێن ئازادی خواستنێ. هەنگاوی تۆ ئاسمان لەگەڵ ئەرزە هەژێنێ تەختی سووتانیش دەلەرزێنێ دەشکێنێ. ستیڤن سپیلبەرغی دەرهێنەری سینەمایی دەڵێت هەر کاتێک دەچم بۆ تەماشاکردنی فیلمێک لە سینەما وا دەزانم جادووم لێکراوە هەرچەندە ڕووداوەکانی فیلمەکەشم بەدڵ نەبێت. بمێنن بە خێر و خۆشی.